هەشتی ساڵی 1970 جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێران کۆتایی هات. لەسەر ئاستی نێودەوڵەتی بە جەنگیەکەمی کەنداو ناسراوە. عێراقیش پێیدەوت شەڕی قادسی سەدام و ئێرانیش ناوی نابوو شەڕی بەرگری پیرۆز. جەنگی نێوان عێراق و ئێران لە مانگی ئەیلولی ساڵی 1970 دەستی پێکرد تا هەشتی ساڵی 1970 بەردەوام بوو. سەرەتای جەنگەکە بە شەڕی پچڕ لەسەر سنوور دەستی پێکرد. پاشان سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق ڕێکەوتنی جەزایری ساڵی 1975 هەڵوەشاندەوە. بە شێوەیەکی ڕەسمی شەڕەکە لە ڕۆژی 22 مانگی ئەیلولی ساڵی 1970 دەستی پێکرد. بەر لەوەی شەڕ دەست پێ بکات عێراق و ئێران ناکۆچی درێژخایەنیان هەبوو لەسەر سنوورەکانی نێوانیان بە تایبەتی ئاوی شەتوڵعەرەب. هۆکاری تەقینەوەشی لەو کاتەدا تۆمەتبارکردنی ئێران بوو لەلایەن عێراقەوە بە هەوڵدان بۆ هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ ئەو وڵاتە و وڵاتانی دیکەی ناوچەکە کە تەمەنی شۆڕشی ئێران تەنیا ساڵێک بوو. سەرەتا شەڕ لە بەرژەوەندی عێراق بوو چەند ناوچەیەکی ئێرانی داگیر کرد، بەڵام تاکو ساڵی 1982 ئێران هەموو ناوچەکانی لە عێراق سەندەوە. دوای هەوڵێکی زۆری نێودەوڵەتی لە هەشتی ساڵی 1970 ئەنجومەنی ئاسایش بڕیاری ڕاگررتنی شەڕەکەیدا. جەنگەکە زیانێکی زۆری مرۆیی و ئابووری لێکەوتەوە. 9 ملیۆن سەرباز لە هەردوو لاو، هێندەی ئەو ژمارەیەش خەڵکی سڤیل کوژران، دووهێندەش بریندار بوون. زیانە ئابووریەکانیش بە 400 ملیارد دۆلاری ئەمریکی مەزەندە دەکرێن. بەهۆی ئەو شەڕەوە زیانێکی زۆر بەرکورد کەوت، هەم لە باشووری کوردستان هەمیش لە ڕۆژهەڵاتی کوردستان، چونکە بەشێکی زۆری سنووری عێراق و ئێران لە خاچی کوردستاندا بوو، بەشێکی شەڕەکانیش لە کوردستان ڕوویاندا. جا لە وێرانکردن و سووتاندنی هەزاران گوند و گیان لە دەستدانی هەزاران هاوڵاتی کورد، حکوومەتی عێراق شاری هەڵەبجەی چیماباران کرد.